بەرنامە و خواستی پێکێنانی کابینەی نوێی حکوومەت لە عێراق و بەتایبەت لای خودی کەسی ڕاستپێردراو بۆ پێکێنانی کابینەی داهاتوو ئەمە زیاتر ئەوە لە کورد دەخوازێت لە بەرامبەر ئەم هەڵوێستانەی محەممەد تۆفیق عەلاوی یەکدەنگتر و یەکوتارتر و هەمووان پێکەوە وەک یەک تیم پێداگر بن لە بەدیهێنانی خواست و داواکاریە یاسایی و دەسووریەکانی کورددا. ئەبێ هەموو هێزلایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان بە جیاوازی بیرۆڕای سیاسیەوە ئەبێ یەک و یەکدەنگ بین بۆی بەرامبەر بەم شەپۆلە کە شەپۆلێکە بە ناوی شەقامەوە بە ناڕزایەتەکانی شەقامەوە بە ناوی محاسەسە و بە ناوی تێپەڕاندنی محاسەسە و پشکێنەوە تێپەڕێ بۆ ئێمە لە هەموو کاتێکی زیاتر پێویستمان بە یەک و یەکگرتوویە و پێویستمان بەوەیە کە گوتارمانە بێ پێویستە بە یەک وەفد بەشداری دانوستانەکان بکەین بۆ پێکەنانی حکوومەتی کابینەی داهاتوو. هەرچەندە کورد هەر لە سەرەتای دامەزراندنی عێراقی نوێوە تا دەگاتە ئەمڕۆ لەگەڵ ئەوەدا بووە حکوومەتی هەموو خەڵکو و نەتەوە و مەزهەب و ئاینزا جیاوازەکان بێت، بەڵام ئەوەی لە پشتی تارمایەکانی ئەجندای پێکێنانی ئەم کابینە نوێیەوە دەبیندرێت ڕەنگە مەترسی گەورە لەسەر بەرژەوەندیە باڵاکانی کورد هەر لە هەموارکردنەوەی دەسوورەوە تا دەگاتە لەباربردنی مادەی 140 دەسووری هەمیشەیی عێراق کە ئەمەش تەنها دەتوانرێت بە یەکدەنگی و یەکەڵوێستی بەری لێبگیرێت. ڕەنگە ئەمە خوێندنەوەیەکی سەرەتا بێت بۆ ئەو دەرەنجامە خراپانەی کە لە دوای پێکێنانی ئەم کابینە نوێی کە لە عێراقدا دێتە ئاراوە ڕوو بدات. هەر کاتێک کورد یەکدەنگ بووە یەک هەڵوێست بووە یەکڕ بووە بە دڵنیاییەوە سەرکەوتنی زۆر گەورەی دەستکەوتنی زۆر گەورەی هەبووە هەر کاتێکیش بە پێچەوانەوە کە لێکترازان هەبووە لە دەستدانمان زۆر بووە. پێویستە سەرکردایەتی سیاسی کورد بە وریاییەوە مامەڵە لەگەڵ دۆخەکەدا بکات بەوەی کێشە و ململانێ سیاسی و شەخصیەکان بەلاوە بنرێت و کار لەسەر بەدیهێنانی بەرژەوەندیە باڵاکانی بکات چونکە گۆڕانکاریەکان خێرا دێن و دەچن بۆیە ئێستا لە هەموو کات زیاتر پێویستە نێوماڵی کورد ڕێک بخرێتەوە و هەمووان لە دەوری یەکوتاری سیاسی و نەتەوەیی کۆ ببنەوە. یەکگوتاری و یەکهەڵوێستی کورد و سەرکردایەتی کورد و حزبە سیاسەکان کوتان بۆ خودی ناوخۆ بنەمایە ئەگە تۆ لە ناو خودی ناوخۆ تا بنەمایەکی یەکگرتووی یەکهەڵوێستی نەبێ بۆ بەرژەوەندیە باڵەکانی خودی هاوڵاتیانی کورد من پێم وایە ئەو کاتانە بە زەعیفی ئەچیتە بەردەم هەر پرۆسەیەکی دانوستان بێت لەسەر هەر پشکێک بێت لەسەر هەر بەرژەوەندێک بێت. هەرچەندە لایەنە سیاسیەکان لێرە و لەوێ باس لە یەکدەنگی و یەکگوتاری و ڕێخستنەوەی نێوماڵی کوردی دەکەن بەڵام هەندێک کات لە نەبوونی یەکهەڵوێستی داوا دەکات ئەمە ڕستەیەکی تەواو بەدەستەوە نەدات لە بەرامبەر ئەو گۆڕانکاری و هەڵپێشە سیاسیانەی کە لە ناوچەکە و بەتایبەت لە عێراقدا دێنە پێش و زۆر کاتیش بووە بەمایی لەباربردنی ئامانج و بەرژەوەندێ باڵاکانی ئەم میلەتە. بۆیە ئەرکی لایەنە سیاسیەکان و سەرکردایەتی سیاسی کووردە خۆیان بۆ هەموو ئەگەر و گۆڕانکاریانە ئامادە بکەن کە لە ئێستا و لە ئایندەدا لە ناوچەکەدا دێنە پێش. گۆران سەید نووری، گەلی کوردستان، سلێمانی.